زانیاری نوێ لەسەر پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و ئەنجامە بەراییەکان بڵاوکرایەوە. ئەمڕۆ 18 کانونی یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 15 پارێزگای عێراق بەڕێوەچوو. ئەگەرچی ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە عێراق لە خوارد سەتاسیەوە بوو، بەڵام پارێزگا کوردنشینەکانی وەک کەرکووک و دیالە و نینەوە هەوڵاتیان با ڕێژەیەکی بەرچاو بەشداریان کرد لە چاو پارێزگاکانی تری عێراقدا. دوای داخستنی بنکەکانی دەنگدان کاتژمێر 6 ئەم ئێوارەیەش هەرزوو چاودێرەکانی سەرسندوق ئەنجامەکانیان بڵاو کردەوە لەو شوێنانەی کە ئەنجامی باشیان هێنابوو. یەکێتی لە پارێزگای کەرکووک و دیالە براوە و پارتیش لە پارێزگای نینەوە براوە بوو. بەپێی ئەنجامە بەراییە نافەرمیەکان یەکێتی زۆرترین کورسی بەدەستێناوە و پارتیش بە پلەی دووەم دێت لە پارێزگای کەرکووک. لە پارێزگای نینەوەش پارتی بە پلەی یەکەم و یەکێتی بە پلەی دووەم دێت. لەسەر ئاستی لیستە کوردیەکانیش ئەگەری هەیە نەوەی نوێش کورسێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست بهێنێت. دوا بەدوایەوەش عیماد جەمیل سەرۆکی تیمی ڕاگەیاندنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. بەپێی یاسای هەڵبژاردن لە دوای 24 کاتژمێر لە کۆتایی هێنانی پرۆسەی دەنگدان ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکان ڕادەگەیەنرێت. گوتیشی 1-2 ڕۆژ دوای پرۆسەی دەنگدان کۆمیسیۆن ژمارەی وێستگەکان و میکانیزمەکانی ژماردن و جیاکردنەوەی دەستی ڕادەگەیەنێت. ئاماژەی بەوەشدا سبەینێ ئەنجامە بەراییەکان ڕادەگەیەنرێت. ئەنجامی کۆتاییش دوای پشتڕاستکردنەوەی ئەو وێستگانە ڕادەگەیەنرێت کە کێشەی تەکنیکیان هەبووە و سکاڵا تۆمارکراوە. دوای پەسەندکردن و تەواوکردنی ڕێکارە یاساییەکان و پرۆسەی ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان ڕاستەوخۆ ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان ڕادەگەیەنرێت.